والله کچە مۆدیل هەبوو پەیوەندی پێوەکراوتیان وەرەوەکەین بە مستەشار عنی نازام دەبێ و کچە مۆدیلە چۆنچۆنی بیکەن بە ڕاوێژکار ڕاوێژی چی پێ ئەەکەن بەڕاستی یعنی یان کۆمەڵێک بەرپرس هەیە کۆمەڵی مدیر عام هەیە زیاد لە 18 ساڵ زیاد لە 20 ساڵە لەسەر کورسی مدیر عامی ماوەتەوانێ لەبەرەوەی دزیان بۆ ئەکا لەبەرەوەی دەستی تێکەڵە لە دزینی داهاتی ئەو شارەیە تۆ ئەگەر دیقەت بەی پێشتر 4 ساڵ جارێک بەڕێوبەرێک ئەبوایە بگۆڕدرایە یان خودت کەسێکی نوێ بهاتایەتە شوێنەکەی ئێستا کە یەکێک هەوڵی پلەپۆستی شوێنێکەدا لە شوێنەکەی لا ناچێت بەردەوام ئەبێت تا 20 ساڵ 25 ساڵ زەحمەت نەبێ بۆ پێمان ناڵێن هۆکاریمانەوەی ئەم مدیرە چییە لەو شوێنەیە هۆکاریمانەوەکەی چییە ئەگەر دزی نەبێ بەشێک لەوانە بەکاریانێنم بۆ سپیکردنەوەی پارە بە دروستکردنی سنتەری جوانکاری و پرۆژەی وەبەرهێنان و شتی خەیاڵی وەهمی تا ئەو پارانی کە لەو شارەیە دزیویانە بە ناوی ئەوانەوە سپی بکەنەوانێ لە دەرەوەی وڵات لە ئیماراتە لە ئەردەنە لەکوێیە وەکو خۆتان نەزانن ساڵی پاریش زیاد لە 280 ملیۆن دۆلاریان لە بانقەکانی ئیماراتە دەسی بەسەراگیرە زەحمەت نەبێ و پارانەتان لەکوێ بووە ئەتوان پێمان بڵێن من ئەینە لەکم هذا